حيرنو هرزانترا بەلێ زۆر هەرزانترا مسقالی بە 400 شتێکە ئێستا زێر ئەو نرخی بە خۆ بینیوە نەخێر نرخی زێر بەرز بۆتەوە من لە نێو بازار قەیسەری هەولێرم کە ئێرە ناو زێڕنگرانە دەمەوێ بچمە ژوورە بزانم چەندی هاتوۆتە سەر کاک ئاجی فەرهاد سڵاوت لێبێ سەلام سەرچاوم بەخێر بێ دەنگ و باسی زێر نرخەکە چەند بەرز بۆتەوە وەڵای دوێنێ بە 20 فرۆشتە 920 ئەوڕەت بەلێ بە 930 دەکڕمەوە بە 930 دەکڕمەوە مەحمەلە چیکە تخوا ئە دەزانێ ئەو مەحمەلەی بکەی باشە لەو بینە ئەنگ و قازانستانیان زەرەرتانە ئێ بەخۆی ئەی بمری زەرەر لەکە هەدە ئەی بمری زەرەر لەکە زەرەر چییە؟ زەرەر دەکەی قازانز دەکەی شکرانەت دەوێت هەفتێک پێش ئێستا بە چەند و کاک ئاجی 950 یعنی بە بەراورد بە هەفتێک پێش ئێستا وچ خۆلیاتەوە دوو هەڵدەستیدا دەبەزی ئەو بازارەوە بازارە کەس لێ تێناگەم خۆم تێناگەم 900 دوێنێ بە 920 فرۆشتە ئەوڕۆ بە 935 وەڵە بە چریش دەکڕم دەکڕم بە خۆم دەکڕم لە جێ خۆی دادەنێمەوە هەر مسقالی 20,000 زەرەرە میهیم بە خۆم ساغم چ نییە هیچ فشەیە لەو بەنێ ئەوانەی کە دوێنێ زێڕیان کڕیەوە ئەمر بفرۆشن قازانجانم بڵێ ماوەی چەند ساڵە لێرە کاک ئاجی ئەمن باپیرم زێڕەنگرە باب و باپیرم زێڕەنگەرە تا ئێستا زێر ئەو نرخی بە خۆ بینیوە نەخێر زێر مسقالی قەدیم زۆر قەدیم لێ بە 2000 دینە ینی 2000 3000 نەک ئەوان قەدیم پارەی قەدیم بڵێ باشە هەبووە کاک ئاجی هاتبتە ئێرە لەسەر زێڕی زۆر پرۆسی هاوسەرجلەکەی هەڵوە شابتەوە مەسەن ئەو گوت بیت 5 ئەو گوت بینا 6 دەوێتن دوای ڕاست پرۆسەکە شتیوا زۆر ڕوودا بەس ئەمە تەساهول دەکەین مەسەلەن کچ دێ دەلێ دە مسقال کچی خۆم ئەوەندەی ناکە ئەمکە بوویتە 5 مسقال لۆ عینادی دەکەی ئەت پیاوەکە دێ خۆم زێر مشکلی نییە پیاوەکە 5 مسقال 6 کابرا دەلی ئەگەر هەمبی زیاتر لەوە دەکەین لەوەی چی لێ دەکەین ئیقناعی دەکەین ینی هەبووە بە هەناسە ساردی هاتبتە ئێرە بەڵام ئیقناعتان کردوێت بە هەناسا بەنە هەناسە چی سار هاتیە ئەمە وامان لێ کردی ئیقناعمان کردە بە دڵخۆشی ڕۆیشتیە ئێستا پێشنیاری ئێوە خەڵک زێر بکرێ یان خود نەکرێ ئەوە نازانم بلێم بلێم نازانم زەرەر کە دەلە وەڵە حاجی فەرادەوە های کرداوای ئەرێ وەڵڵا کەس نازانی باشە ئەی مسقالەکانی 18 و 24 ئەوانش مەسەن ئێستا 21 بە 950 هەشدە تەقریبا هەریەکە نەوە سەعرەکە ئایارنەوە هەیەم کە ئایارنۆش دەرچووە نازانم وەڵام نییە مەعمەلەی نۆی ناکەم چنۆ چ ئەوە زیو ئەوانە مەعاملەی ناکەم ئایارنۆ هەرزانترە بەلێ زۆر هەرزانترە مسقالی بە 400 شتێکە مسقالی بە سەری زێری هەرزانتە هەژدە تقریبا 800 شتێکە 24 ئەو 24 لۆحە یعنی چیلۆیە بەلێ